ئێوارەتان باش خۆشحاڵم جارێکی تر لەگەڵتان شا دەبمەوە لە بەرنامەی گفتوگۆی پایتەخت. بەرنامەی ئەم شەویشمان باس لە کۆبوونەوە چاوەڕوانکراوەکەی هەر پێنج لایەنە ناکۆکی کارەکەی هەرێمی کوردستان دەکات. بۆ ئەم مەبەستەش میوانداری هەر یەک لە بەڕێزان کاروان ساڵح پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان، هەروەها کاک سەعەد خالد کارگێڕی مەکتەبی سیاسی حزبی زەحمەتکێشانی کوردستان و هێمن هەورامی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی. بینەران پێش ئەوەی دەست بە گفتوگۆ بکەین با هەمومان پێکەوە ئەم راپۆرتە ببینین کە هاوکارم سەهێل موفتی ئامادەی کردووە. نزیکبوونەوەی وادەی دانوستانی هەردوو پارتی فەرمانڕەوا و سێلانە ئۆپۆزیسیۆنەکەی هەرێمی کوردستان لێکدانەوەی جیاوازی لێ دەکەوێتەوە و ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕای دەگەێنێت گۆڕانکاریەکی بەرفراوان جیهانی گرتوۆتەوە و لە ئێستادا ئیرادەی جەماوەر بە هەند وەردەگیرێت، بەڵام پێویستە ئێمەی کورد لەوە بڕوانین کە وڵاتانی دەوروبەر و دەرەچی چیان لە هەک بەدایە لە بەرامبەرمان لە بری ئەوەی لە نێو خۆدا ناکۆک بین. گۆڕانکاریەکی گەورە لە جیهان هەیە، گوێ لە ئیرادەی خەڵکە گیرێ. لە جیاتی ئێمە خەریکی شەڕی یەک و دوو بین، بابزانین کۆمەلگای نێونەتەوەیی و هێزەکانی ناوچەیی و داخلی عێراق چ لە هەکبەیاندایە بۆ ئێمە بکەن. بیلال سلێمان ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامیش دەڵێ بڕیارە حەفدە خاڵیەکە لە پەرلەمان دەرچۆ و لە کۆبنەوەی پێنج لایەنەکەدا ئەگەر تاوتێژ بکرێ ئەوە دەبێت هەموو لایەنەکان پابند بن پێوەی، چونکە بڕیاری پەرلەمانە و نابێ گۆڕانکاری بەسەردا بێت و ئەو بڕیارەش لە سەروی هەموو حزبێکەوەیە. ینی ئۆپۆزیسیۆن تەنها 22 خاڵەکەمان هەیە، پرۆژەیەکی 22 خاڵیە، بەڵام لە هەمان کاتیشتا باز لە پرۆژە حەفدە خاڵەکەی پەرلەمانیش دەکرێت. دیارە ئەو پێنج لایەنە هەر سێ لایەنی ئۆپۆزیسیۆن دوو لایەنی حکومڕان ناتوانن دەستکاری لە ئەم حەفدە خاڵە بکەن و پێویستە لەسەر هەموو لایەنەکانیش ئەوەی کە پەیوەندی پێوەتی وەکو خۆی حەفدە خاڵەکە جێبەجێ بکات. چاودێرێکی سیاسی دەڵێ چ پارتەکانی فەرمانڕەوا و چ سێلایەنەکەی ئۆپۆزیسیۆن ئەگەر لە بەرژەوەندی ئەجێندای خۆیاندا کار نەکەن و بەرژەوەندی گشتی لە بەرچاو بگرن، ئەوە لە دانوستانەکاندا دەگەنە دەرەنجامێکی باش کە سوودی هەموو لایەکی دەبێت، بەڵام بە پێچەوانەوە ئەو ئاکامەی لێ ناکەوێتەوە. ئەگەر بێت و هەردوو لە بەنیەتێکی چاک دابنیشن بە یەکەوە و ئەو پرۆژانە بخەنە سەر مێزی گفتوگۆ، لەناو ئەو پرۆژانە بەیەکەوە بگەنە پرۆژەیەکی عملی، پرۆژەیە کە لەگەڵ واقعی ئێستای کوردستان بگونجێ، لەگەر داخوازیەکانی خەڵک بگونجێ و ببێتە هۆی پێشخستنی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان دەگەنە نەتیجە وا چاوەڕوان دەکرێت لە چەند ڕۆژی داهاتوودا دانوستانەکان لە نێوان هەر پێنج لایەنە خاوەن کێشەکەی هەرێمی کوردستان لە هەمبەر چارەسەرکردنی و ناکۆچیانەی لە ماوەکانی ڕابردوودا سەری هەڵدا ئەنجام بدرێت و وەرامی پرسە هەنووکەیەکان بۆ ڕای گشتی لە دوای کۆبنەوەکاندا بدرێتەوە. سەید موفتی NRT تایبەت بە گفتوگۆی پایتەخت. جارێکی تر سڵاو کاکێ من لەگەڵ تۆ دەست پێ دەکەم تا چەند پارتی دیموکراتی کوردستان هەروەها یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵتان جددین لەسەر گفتوگۆکردن لە بەرامبەر حەلکردنی کێشەکە. زۆر سپاس بۆ فەرسەتە. تەواان ئێمە هەر لە سەرەتاوە هەڵوێستی ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان و بە پێکەوەش لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵوێستێکی واضح بووە، هەڵوێستێکی دیار بووە لەسەرەوەی کە ئێمە هەمیشە زمانی گفتوگۆ لەسەر هەموو زمانەکانی ترەوە بینین، زمانی دایالۆگ لەسەر هەموو زمانەکانی ترەوە بین و پێمان وایە تەنها لەسەر مێزی گفتوگۆ ئێمە توانین ئەو کێشانەی کە هەن چارەسەریان کەین. و ڕەنگە من لەگەڵەوە نەبم کە لە راپۆرتەکەتان باسکرابەوەی کە ئەم کێشەیە تەنها کێشەی پێنج لایەنەکە ئێمە پێمان وایەوەی کە لە هەرێمی کوردستانە لە چەند مانگی ڕابردوو ڕوویات پەیوەستە بە هەموو خەڵکی کوردستان بۆ خەڵکانەشی کە لە دەرەوەی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و لایەنەکانی دەسەڵاتان. ئەم مەسەلەیە کە لە هەرێمی کوردستانە هاتە ئارا پەیوەستە بە ئێستا و بە ئایندەی هەرێمی کوردستان، بۆیە پێویست بەوەکە کە هەمومان چاو هێزانی کە لە دەسەڵاتن، چاو هێزانی کە لە ئۆپۆزیسیۆن، چاو هێزە سیاسیانەشی کە لە بینی ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتیشان پێکەوە هاوشانی یەکتری بە زمانی دایالۆگ هەست بە قۆناغەکە بکەین، چۆ قۆناغێکی زۆر هەستیارە کە خەڵکی کوردستانی پیا تێپەڕێ. هێشتا زۆر دەستکەوتی گەورەمان بۆ هەرێمی کوردستان بهێنرێنەدی، هێشتا ئەرکەکانی قۆناغی ڕزگاری نیشتیمانی هەرێمی کوردستان بە تەواوەتی نەهاتوونەتە دی، جگە لەوانە هێشتا ئەرکەکانی سەرخستنی قۆناغی گواستنەوەی دیموکراسی لە هەرێمی کوردستانە بە تەواوەتی نەهێنراوەتە دی. بۆیە ئێمە هەر لە سەرەتا ڕووداوەکانە وەکو پارتی دیموکراتی کوردستان یەک تەحریمی ئەومان کردو کە لە ڕێی تونند و تویژیەوە هەر لایەنێکی سیاسی بێ ئەجەندای خۆی بێنێتە دی و ئێمە لەگەڵ ئەوەش بین و تومانە بەبێ مەرج ئامادەین بۆ گفتوگۆکردن، بەڵام ئامادەش بووین کە ئێمە مەرج لە هیچ لایەنێکی تر وەرنەگرین. ئێستا ئێمە شان بەشانی هەموو لایەنەکانی تر پێشوازیەکی جددیمان لەو بانگەوازی جەنابی سەرۆک بارزانی کردووە کە جەنابیان ئەمە چەندین جارە بانگەوازەکە هەر بۆ زانیاری بەڕێستان جەنابیان لە ڕۆژی حەڤەی دوو، لە ڕۆژی دوی سێ، لە ڕۆژی سێی سێ، لە ڕۆژی یانزەی سێ، لە ڕۆژی بیستی سێ، لە ڕۆژی دەی چوار، لە ڕۆژی هەفتەی پێنج لەگەڵ ڕۆژەکانی تریش کۆمەڵێک پەیامی گرنگی ئاراستەی خەڵکی کوردستان کردو، کۆمەڵێک پەیامی گرنگی ئاراستەی هێزەکانی دەسەڵاتیش و هێزەکانی ئۆپۆزیسیۆنیش کردو بەوەی کە
بەهێمنانە مامەڵە بکەن پاراستنی ئارامی هەرێمی کوردستان بخەنە سەر و حاڵەتەکانی ترەوە هەوڵەکانی چاکسازی لە هەرێمی کوردستانە تەنها پێیوەست نییە بە دوو لایانی ناو دەسەڵاتیان بە چەند لایەنێکی ناو ئۆپۆزیسیۆن هەوڵەکانی چاکسازی پەیوەستە بە هەموو خەڵکی کوردستان بۆیە ئێمە جارێکی تر تاکی دەکەینەوە کە ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان سوورین لەسەر هەڵوێستی ڕسمی خۆمان بەوەی کە ئامادەین بۆ گفتوگۆ و ئەتوانی لەناو لەسەر مێزی گفتوگۆ هەموو پرۆژەکان و هەموو خاڵانێک کە هەن قسەیان لەسەرکەین بۆی بتوانین بە ئەنجامێ بگەین کە خەڵکی کوردستان قازانجێ لێ بکات چکە ئەگەر تۆ قاعدەیەکی قانونی هەیە وەریگری مهم ئەوە نیە ئینسان سیاغی قانونەکە چۆنەکە مهمەوەی خەڵک شعور بکات کە ئەو قانونە بوو ئەو دەرەچێ بۆی ئێمە چەنە قسە لەسەر چاکسازی بکەین چەنە قسە لەسەر گفتوگۆ بکەین ئەوەندە لەوە زۆر مهمتر ئەوەیە کە خەڵکی کوردستان بە فعلی هەست بکە ئەم گفتوگویانە بە قازانجی خەڵکی کوردستانش بگێنەوە. بسمەلای کاکەروان ئێوە تا چەند بەجددی ئەتانەوێ گفتوگۆ بکەن لەگەڵ حزبەکانی فەرمانڕەوە. زۆر سپاس وەڵام من پێم وایە ئێمە لە 21 لەگەڵ یەکەم بەیاننامە ئەفخەلەکەی بزوتنەوەی گۆڕان ئەوە گفتوگۆ بوو داوای حوار بوو لە سەرکردایەتی بۆ پێشتر حوارتان نەبوو و پێشتریش لە دروستبوون و سەرهەڵدانی فراکسیۆنە کوردستانەکان لەوێشدا کە بەشداریمان کردو لە پەیڕەوکە جێگیر کراوە ئێمە بەشێکین لەوەی کە گفتوگۆ و حوار بە خەیاری یەکەمدا دەنێن بەبێ دانیشتن بەبێ حوارکردن پێم وانییە پاش ئەوەی کە ئۆپۆزیسیۆن سەری هەڵدا لە هەرێمی کوردستان پاش ئەوەی کە لە پەرلەمان فراکسیۆنی جیاواز و بیرو بوتنی جیاوازن لە پەرلەمان سەری هەڵدا و بوونی ئۆپۆزیسیۆن بۆ شتێکی ڕسمی و فەرمی پێم وایە جوتمەی گۆڕان زۆر ڕاشکاوانە هەوڵی ئەوەیدا و ڕاشی گەیان و بە نووسراویش بەیاننامەش دەری بڕی کە پێویستە هەموو لایەنەکان دانیشن چارەسەرێک بۆ چاکسازیکردن لە سیستەمی بەڕێوەبردن لە هەرێمی کوردستاندا جێبەجێ بکرێت لە ئەنجامی وەڵام نادانەوەی داواکاریەکانی ئێمە ڕەوشەکەش بەرەو قەیرانێکی تڕۆیی وە بوو خۆپشاندان ڕوویدا و تا ئێستاش ئێمە لەگەڵ ئەوەداین کە دانیشتن و دیالۆگ باشترین ڕێگەچارەیە بۆ ئەوەی کە یەکتر قبول بکەین کە تا ئێستا دانەنیشتوین پێم وابێ دەسەڵات ئۆپۆزیسیۆنی قبول نەبووە شەقامیشی قبول نەبووە ئەگەر قبولی نەکا ئێستاش لەگەڵی دانەنیشێ حیواری لەگەڵ نەکا پێم وابێ ئەوە ئاماژەشی زۆر خەتەرناکە لەبەر ئەوە دەرچوونی بڕیارە عەبدەخاڵیەکە لە پەرلەمانی کوردستان و وەکو بەڕێز کاکێمن باسی کرد ئەو پەیامە ڕاشکاوانەی جەنابی سەرۆکی هەرێم لەلایەن پارتی وشێتی هەموو پێشێل کراوە من بە مێژوو پێمە ئەو ڕۆژانەی کە جەنابی سەرۆکی هەرێم پەیامی هێورکردنەوە و پەیامی دانیشتن و حیواری ئەوە دەکرد خەڵک دەگیرا و خەڵک ئەشکەنجە دەدا و خەڵک تەقەی دەکرا ئێمە پێمان وایە کە دەبێ ئەو کەسێک کە داوای حیوار دەکات دەبێت تەقە ڕاگرێت ئەو کەسێک کە داوای حیوار دەکات دەبێت ئەشکەنجە ڕاگرێت گرتن ڕاگرێت ڕاوەدونان ڕاگرێت و نتیجە ڕاگرێت بۆ ئەوی بتوانێت جەوێک تهیئەکە بۆ ئەوی بتوانێت بەرامبەرەکەی ڕاکێشتە ناو ئەم ئەشکەنجەدان و گرتنە لە لایەن یەکێتیەوە بۆیان لەلایەن پارتی لایەن هەردوو لاوە من بەبەڵگە پێمە لە پەرلەمانیش بە کولێژنەی ناوکۆ ئاسایش و ئەنجومەنی خۆجەیەتی و هەروەها هاتنی ئەمنستی ئینتەرناسیۆنال هومان ڕایتس وۆچ و هەموو یونامی مافی مرۆڤی نێودەوڵەتی ڕۆژنامە نووسانی بێسنوور هەموو ئەوانە شایەت حاڵی ئەوەن و مەحاکەمەکان لە هەولێر سلێمانی شایەدن لە دەزرەبەدان و ئەشکەنجەدانی خەڵکوە خەستەخانەکان لە خانەکان راپۆرتیان نووسیوە لەسەر مەسەلەی ئەشکەنجانە هەموو ئەوانە بەنووسین و بە دۆکۆمەنت لەلامانە بە سەوت و سوورە لەلامانەکە ئەوانە چێ گرتوونی چێ ئەشکەنجەی داون من بۆیە دەڵم بەداخەوە دەڵم کە لە حاڵەتێکدا کە جەنابی سەرۆکی هەرێم سەرۆکی هەڵبژێراوە و سەرۆکی هەمومانە لە حاڵەتێک کە پەیامێکی خێر پەیامێکی دیالۆگ پەیامێکی دانیشتن دیالۆگ پێشکەش بە تەواوی لایەنەکان دەکات لەلایەک حزبەکان بە یەکێتی و پارتی کە هەردوو مەسئول و بەرپرسی یەکە من چووکە حزبی فەرمانڕەوان دەبێ ئەوان یەکەم کەس بن کە پەیڕەوی داداشتەکە و بانگەوازەکەی جەنابی سەرۆکی هەرێم بکەن. کێشاناکەین بەس یەکشت هەردوو حزبی فەرمانڕەوە ئەڵێن ئێمە بەبێ مەرج دانوستانەکەین ئێوەش ئێستا ئەڵێن ئێمە لەسەر ئەساسی 22 خاڵیەکە ئەم دانوستاناکەین یعنی ئەمە بەرنامەی کارە یاخود چییە 22 خاڵیەکە وەکو ئەو مەسەلە عەرەبیەکەی ضەرەبەنی و بەکە سەبەقەنی وشتەکە یعنی ئەتۆ دەبابە و هێزم بۆ دەجوولێنی دەڕێوە لە دانیشتین من پێم وایە دانیشتن لە ژێر لولەی تفەنگ و لە ژێر لولەی دەبابە و فشاری عەسکەری ئەو لێدوانانەی جەنابی وەزیری پێشمەرگە یعنی دەری بڕیوە بەسەڵاحەت ئەوە بۆ زەوی دانیشتن و دیالۆگ نییە تۆ لایەنێکی دەسەڵاتداری لایەنێکی زۆرینەی لە حکومەتت پێکێناوە دەتەوێت ئۆپۆزیسیۆن و وەڵامی ئۆپۆزیسیۆن و وەڵامی شەقام دێت و ئۆپۆزیسیۆن ڕاکشتە ناو دیالۆگ بە تەهدید
بەو شێوازەی کە بینیمان لەلایەن وەزیری کە پێشمەرگە کاروان با جوابێک لە کاکی من وەرگرم بە ئیجازەی کاک سەعەد لەبەرەوەی ئەڵێ لەژێر لولەی تفانگ دانوستان ناکرێ ئەو هێزانە من بەڕاستی من ناسمە ناو ئەو تەفاسیلانێکە کارکان کاروان باسکە چکە پێم وایە بێگە بچینەوە ناو تەفاسیلان دیسانە گەڕینەوە بۆ هەندێک قۆناغی پێشتر کە پێم وابێ ئێمە ئەو قۆناغەمان تێپەڕان بۆی حەقزەکەم ئاراستی گفتوگۆکان ئاراستێکی نەتەوەیانە بە ئاراستی چارەسەرکردن بێ نەگەڕینەوە بۆ پەنجە ڕاکێشانوی تیامکردن چکە ئەگەر بێتە سەرەوە پێم وانی ئۆپۆزیسیۆن براوەی ئەم گەمەیە بێ چکە بەش بە حاڵی خۆمان ئێمە پێمان وایە ئۆپۆزیسیۆنی هەرێمی کوردستان شکستیان هێنا لەوەی کە بتوانن لە ڕێی سەختی جادەوە بیانەوێت دەسەڵات لە پارتی یەکێتی وەربگرنەوە. پرۆژەی چاکسازی لە هەرێمی کوردستان پرۆژەیەکە پێویست بۆ ناکە بوو مساوماتی سیاسی بەکاربهێنریان بۆ منەتکردنی سیاسی بەسەر یەکترا باسیکەین. ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان چ جنابی سەرۆکیش زۆر بەر پێش لە ئۆپۆزیسیۆنیش باسی لەوە کردووە کە هەرێمی کوردستان پێویستی بە چاکسازی هەیە لە ڕووی سیاسی لە ڕووی ئیداری و حتا پەر لە ڕووداوەکانی جنابی سەرۆک لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان دانیشتۆ بە نووسین داوای لێکردوون کە هەر شتێکتان هەیە بۆ چاکسازیکردن بهێنن ئەنجامی بن. ئێمە پێمان وایە دیسان ئەڵێم ئێمە پێویست ناکە بگەڕێنەوە بۆ قۆناغە ناخۆشانەی کە لە چەند مانگی ڕابردووە ڕوویاوە و دەسەڵات چی کرد و ئۆپۆزیسیۆن چی کرد و شوەگە بێتە سەروان دیسان ئەڵێم ئۆپۆزیسیۆنیش پەرێزی ئەوەندە پاک نییە تا لە مۆزوعانە دەرچێت لە ئیتیهامکردن. بەرحاڵ ئێمە ئەڵێن ئێستا زمینەیەک هاتوۆتە ئارا کە هەمومان پێویستمان بە زمانی دیالۆگەیە پێویستمان بۆ هەیە عەقڵانی تر نەک بە میزاج و بە مەسەلەی ئەوەی کە کێ لایەنی براوەی و کێ لایەنی سەرکەوتوو. ئێمە پێمان وایە خەڵکی کوردستان براوەیە، لایەنی ئۆپۆزیسیۆن شکست خواردووی تەواو نین، لایەنی دەسەڵاتیش براوەی تەواو نین. ئێمە پێویستمان بەوە هەیە بەم زمانە ئەنەرمە بەرامبەر بە یەکتری بدوێن بۆی بتوانین قۆناغەکە ئامادەکەین بۆ ئەرکی گەورەتری نەتەوەی کە لە ئایندا دێتە ئارا. ئەجینا بینە سەرەوەی ئێمە قسە لەسەرەوەکەین وەبزان وەزیری ناوخۆ لەو ئامادەبوونی لە پەرلەمان لەسەر مەسەلەی هەموو ئەو شتانێک کە ئەو برا بەڕێزە باسی کرد جوابی هەموو حاڵەتانە دراوەتە بۆ ئێمە پێویست بە دووبارەکردنەوەیان ناکە. ئێمە ئەڵێن ئەرکی ئێستای هەرێمی کوردستان ئەرکێکی سەختە پێویستی بەوە هەیە کە هەمومان شان بەشانی یەکتری بە هەستکردن بەو بەرپرسیارەتێک گەورە ڕوبەڕۆیان ببینەوە. بەڵێ کاکی من کاک سەعەد پێشتر کاکی من باسی لەوە کرد کە ئەو کێشەی کە ئێستا لە کوردستانە هەیە بەند نییە بە هەر ئەو پێنج لایەنە بە حیزبەکانی کەش بەشیان هەیە یان پرشکێکیان هەیە لەم کێشانە. ئێوە وەک زەحمەت کێشانی کوردستان چۆن هەوڵتان داوە بارودۆخەکە هێور بکەنەوە یاخود چۆن بەشێکن لەم کێشەی کە لە کوردستان هەیە؟ دیارە برادرانیش باسییان کرد نەک ئێمە لایەنە سیاسیەکانی غەیری پارتی وێچێتی و ئەو سێ لایەنە من پێم وایە هەر تا چێکی تری ئەم کۆمەلگایەش ینی کە دەڕێن تەرەفنین لە کێشەکان بەڵام تۆ چارەنووست ئایندەت بەندە بە چارەنووس و ئایندەی ئەوم هەرێمە کە دوو حزب تێدا دەسەڵاتن و امکانە چەند لایەنێکی تری هاوکار و هاوپەیمانیشانەیە وەزایدن لایەنەکانی تری ئۆپۆزیسیۆن. ئێمە بە سەراحەت وەکو زەحمەت کێشان بە خۆمان خوازیاری ئەوە بووین لە دوای 25 هەفت کە قۆناغێکی سیاسی نوێ بوو ئۆپۆزیسیۆن هاتە ناو پرۆسەی سیاسی ئێمە خوازیاری ئەوە بوون کە بەڕاستی ئەم قۆناغە سیاسی بەخێر بۆ ملەتەکەمان و بۆ ئایندەی دیموکراسی بگەڕێتەوە. بەڵام زۆر بەداخەوە ئەو قۆناغە سیاسی خراپ ئیدارەکرا خراپ ئیدارە دراوە ئەو مەسئولیەتە بڕوا دەکەم هی هەردوو لاشیان بیکە خۆیان لێرن ئەوە هین نەبێ ئەمە بەڵام ینی لە سەرەتا ئەو یەکتر قبولکردنە نەبوو. کاروان لە پەرلەمان بووە کاک هێمن چاودێرە باش دەزانی ینی دەستپێکی قۆناغەکە بە بڕوای من دەستپێکێکی باش نەبوو. بۆیە من ناڵێم ئەوە تەوان هۆکاری ئەو ئەحداسانی ئەخیر بوون کانە بەشێک دەگەڕێتەوە بۆ هۆکاری ترکە کەلەکە بوونی هەندێک مەشاکلە کەم و کوڕیانەوە قیسە شتا. بەڵام بۆیە ئەگەر ینی تۆ ملاحەزە بکەی ینی لە بچووکترین ڕوودا و چەند نەتیجەکی خراپی لێکەوتەوە. یعنی ئێمە حتا خۆپیشاندانیش ئەگەر لە چوارچێوەی یاسا و بە شەکلە شارستانیانە بی ئەوە بەڕاستی مافێکی خەڵکە و ئەوە خۆزگە لە وڵاتی ئێمە ببتە خەباتێکی سەردەمیانە ببتە نەرید کە خەڵک هێزە سیاسیەکان لە پێناو بەدیهێنانی مافەکانی شەریحەیەک قەزیەکە ئەم ئوسلوبە حەزاریە بگرنە بەر. بەڵام بینی چۆن حتا لەو ماوەیە ئەو ئەحداسانە و مەسەلانە ینی ئاراستەیەکی چەند خراپی وەرگرت کە زۆر بە سەراحەت ئەگەر من ناڵم دیارە بە تاکید هەستکردن بە مەسئولیت هەبوو لەلایەن هەردوو لا بەڵام لایەنەکانی تریش
قەلیق بووینە لە چارەنووسی ئەو قەزیە و جوودی ینی شەڕ کاک سعد تۆ پێت وایە ینی هەموو لایەنەکان تایبەت ئۆپۆزیسیۆن ئەجندای سیاسی خۆیان ئەکرد لە کاتی ئەم کێشانەیە ئەجندایەکی سیاسی معەنیان هەبوو بەدەر لە داواکاری خەڵک نە من پێم وایە ئەوان ئەو با بڵێن ئەو وەزعی کە هەبوو لە منتیقا و لە کوردستانیش با بڵێن بەتای بە محەددیش لە سلەیمانی با بڵێن کە وەحداسانە بوو ئیمکانەوە هێزێکی سیاسی ئەویان بە دەرفەت زانی بۆ ئەوەی بێن لە پشتی بن و من ئەوە دێڵمەوە بۆ وەکوگوتنی حکمی خەڵک بەڵام پێم وایە بەشێک لە ئاڵۆزبوونی وەزعەکە بە تەحدید ئەوەیە کە جەنابەت باس کرد معارەزە حەقی خۆیەتی لە چوارچێوەی بەتایبەتیش ئەو معارەزەیەکی قانونیە لە چوارچێوەی پرۆسەی سیاسیە لە پەرلەمانە حەقی خۆیتی دیفاع لە پرۆژەی خۆی بکات دیفاع لە داخوازەکانی خەڵک بکات بەڵام ینی هەندێشێت کە تۆ بۆ هەندێ مەبەستی سیاسی مجرد بتەوێنی بکەی بە بڕوای من دوورەکەوێەوە لە ئامانجە حەقیقیەکانی خەڵک و من ناڵێم تەبیعی مقابلەکەشی کە بەڕاستی دوولایەنەکەی دەسەڵات بەداخەوە ینی ئەوانیش ئەوەندەی کە لە بیدایەتی ئەو ئەحداسانە بە ڕەتفعل و عەکسولعەمەل تەعامولیان لەگەر ئەو قەزیە کرد ئەوە نەبوو ینی ئەوانیش بە عەسابەکی هادێ و خۆشتان نەزانن کە ئەوە ئیمکانە مۆزوعمانەوەی بەڵام ئیعلامی هەردوو لاش بەڕاستی دەورەی زۆر خراپی بینی لە ئاڵۆزکردنی وەزعەکە لە بەشێکە باسی ڕاگەاندنی شەکەین بەس کاک کاروان ئێوە پێش ماوەیەک خۆتان بە داواکاری ئەو خەڵکە دانا کە لەسەر شەقام بوون لە بەردەرکی سەرا ئێستا لە بەرنامەی کارتان لە کۆبوونەوە چاوەڕوان کراوە چیتان پێیە ئایا داواکاری خۆپیشاندەرانیشتان پێ یان بەس 22 خاڵەکەی خۆتە ئێمە سەرەتا کە لە هەفتەی شوبان خۆپیشاندان لە شاری سلێمانی ڕوویدا ئێمە ڕێخەری خۆپیشاندەران نەبوو بەڵام کاتێک کە ڕێڕەوی خۆپیشاندانەکان بەرەو ئاقالێک ڕۆی بەرپرسە ئەمنیەکان و دام و دەستگا ئەمنیەکان نەیانتوانی خۆیان و خەڵکیش و بارەگای پارتی دیموکراتی کوردستان بپارێزن لە ئەو دەستێژیانەی کە کرایە سەریان و یا بە عەکسەکەیەوە کە پاسەوانانی بارەگای لە قیچوار تەقەی لە هەوڵاتیان کرد و هەوڵاتنی شێکە ئەوانە ئێمەی تێدا نەبوو بەڵام کاتێک کە خەڵک شەهید بوو خەڵک بریندار کرا ئێمە بەڕاشکاوی بتوان ئێمە لەگەڵ داوای شەقام بووین و ئێستاش دیالۆگ لەسەر داواکاری شەقام و داواکاریەکانی خۆمان دەکەین ئێمە وەکو ئۆپۆزیسیۆن ئەجەندایەکمان پێشکەش بە دەسەڵات کردووە جگە لەوەش وەکو شەقام داواکاریەکانی ئەوە هەمووی دەرز کراوە کاک سەعەد دەزانێت و کاکێمنیش ئەکید متابعی کردووە لە پەرلەمانی کوردستان داخوازی بە داخوازی بەش مامۆستایان چیان ویستوە زانکۆی چی ویستووە خۆپیشاندەر چی ویستووە هەمووی لێرە دەرز کراوە کراوە بە بڕیار کراوە بڕیار و حکوومەتی پێمولزەم کراوە کە دەبێت ئەو بڕیارانش جێبەجێ بکرێت وە بە خۆشبەختانە دەڵێم یعنی جێگای خۆشحاڵیە کە هەرسێ سەرۆکایەتی بەڕێز سەرۆکایەتی هەرێم بەڕێز سەرۆکایەتی حکوومەت و بەڕێز سەرۆکایەتی پەرلەمانی قراریان بە وەکت کە لەو هەرێمەدا بەڵێ گەندەڵی هەیە نائەدالەتی هەیە لەو هەرێمەدا دەستی حەزب چۆتە ناو هەموو دام و دەستگاکان بەڵێ لەو هەرێمەدا دادگا بێلایەن نییە بەڵێ لەو هەرێمەدا کۆمەڵێک ئەشکالات و سیستەمێک هەیە بەڕێوە دەتوانن بڵێم شکلێکە ئیدارەیەکە ئەو شکلە تەبعێکی ئیداری شاخە هاتوۆتە خوارەوە دابەزی بەڵێ کاروان ئەگەر بەستان لە هەڵوەشانەوەی تەواوی بکەم باشە ئێستا بەس بە سوالێکم باسی هەڵوەشانەوەی حکوومەتتان نەکرد پێشتر ئێستا لەو کۆبوونەوەی داهاتوو کەوا چاوەڕوان نەکرێ بکرێت ئەو هینەتان داواکاریتان هەر بەردەوامن لەسەری هەرتانەوەی حکوومەت هەڵوەشێتەوە یان هەندێک گۆڕانکاری بەسەر داواکاریەکان بەدڵنیاییەوە دەزانی بۆ لەبەر ئەوەی ئێمە لە بیدایەتەوە لە بەیانەکەی 29ەکەوە و هەروە لە پرۆژە هاوبەشەکەی ئۆپۆزیسیۆن لە 22 خاڵێکە لە هەموو ئەوانە ئێمە سەلماندومانە و هەروەها هەرسێ سەرۆکاتی وەکو تازە باسم کرد بەڕێزیان ئیقراریان بەوە کردو ئەو حکوومەتە بەو شێوازە چیتر بەڕێوە ناتێت بە سێ چوار هۆکار یەکیان لەوە یەک شوێنم بۆ بێنەوە ئەو حکوومەتە حەزب قۆرخی نەکردێ یەک وەزارەتم بۆ بێنە بەشێک لە مەکتەب سیاسەکان حکوومەت بەڕێوە دەبن حسب و حکوومەت ئێستا ئەم سەرۆکی حکوومەتە لی بەرپرسیارە لەوانە هەر ئەو
هەردوو حزبی دەسەڵاتدار بەرپرسنەوەی کە دەستی حزب چۆتە هەموو دام و دەستگەکەن ئەوە خاڵێکە خاڵی دووەم تا ئێستا کە تۆ ئەعلانی کابینەی شەشم بە کابینەی یەکگرتو و کابینەی موحەد لە قەڵم دەدەیت ئێمە لە پەرلەمان ئەوە ئاشکرامان کرد بۆ بەڕێز وەزیری دارایی وەرە سەرۆکاتی پەرلەمان وەروە هەموو پەرلەمانتارە بەڕێزەکان بە دوکەمەن لەلامانە وەزارەتی دارایی یەک وەزیری هەیە بەڵام دوو وەزارەتە دوو ئاسایشمان هەیە دوو دەستگای منمان هەیە دوو هێزی سەکداری پێشمەرگەمان هەیە ئەوانە هەمووی هۆکاری ئەوە کە تۆ بە خۆداچنەوە بکەی 18 ساڵ حکومڕانیت بۆ شێوازە کردووە خەڵکە تووشی نەهامەتی کردووە شەڕی ناوخۆ بووە جۆرە هاست شتی ئەوە بووە کە خەڵکی تووشی یعنی ئەوە کردە تا ئێستا خەڵکێک هەیە ڕۆڵەکانی لە شەڕی ناوخۆ ڕۆیتە بێسەر و شوێنە تا ئێستا هەواری ڕۆڵەکانی نازانێت من دێمەوە سەرەوەی ئەو سیستەمە بۆ شێوازە بڕوە خەڵک دەنجە ناڕازی دروست دەبێت و بوونی ئێمە وجودی ئێمە لەناو پەرلەمان حزوری ئۆپۆزیسیۆن دروستبوونی ئۆپۆزیسیۆن بەشێک لەو هۆکارە نەبوو کە ئێمە دروست بووین لەبەر ئەوە من دەڵێم دەبێ ئێمە لەسەر حکوومەتێک ڕێککەوین ئەو حکوومەتی هەمووان بێ نەک حکوومەتی تەنها یەکێتی و پارتی هەمووان بکە بەڵێ کاکێ من ئێوە بووە مستڕن ئەو حکوومەتە هەڵناوەچێتەوە بەشار ئەسەد یەکەم شت دوای خۆش پیشاندانەکان حکوومەتی هەڵۆشاندەوە کودەتاش نەبوو ینی لە وڵات بەڵێ سۆر سپاس تامان پێش هەموو شتێک ئەوە هیچ حافێکی زۆرە بە پرۆسی دیموکراسی و بە دەستکەوتنەتەوەیەکان لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بە حکوومەتی سووریا و بەشار ئەسەد مقارنە بکرێ حکوومەتی سووریا و بەشار ئەسەد خۆتە زانی بڵێ وەکو پاشماوەی ئینقلابی باوکی تا ئێستا ماوەتەوە لەگەڵ ڕێزم لە ئاجا بە ئەخنا ئەو حکوومەت ئەم حکوومەتەی ئێمە بان بێمە سەری با من یەک شت بڵێم ئەبراهام ماسلۆ قسەیەکی زۆر جوانی هەڵێ ئەگەر تاکە شتێک بەدەستەوە بوو چەکوش بوو هەموو شتێک وەکو بزمار سەیرەکەی بەداخەوە لێرەش ئۆپۆزیسیۆنی ئەمە یەک لە کێشەکانیان ئەوەیە تەنها چەکوشیان بەدەستەوە بووە تەنها وەکو بزمار سەیری هەموو شتەکان لە کوردستانەکان برانی بەڕێز باسی زۆر شتیان کرد تۆ کە چاکسازی ئەەکەی با ئێمە تۆزێک منطقی تر قسەکەین ئەبێت کۆمەڵێک پرسیاری منطقی هەیە بیان وروژێنە یارە پێش هەموو شتێک ئایا ئەم چاکسازی ئەبێتە هۆی باشترکردنی بارودۆخ لەوەی لە پێشتر هەبوو یاننا یان بۆ دواوەمانە گێڕێتەوە بەداخەوە ئەو پرۆژانێک کە ئۆپۆزیسیۆن گرتیە بەر ئەو میکانیزمە عملیانەی کە گرتیانە بەر بە جۆرێک لە جۆرەکان پرۆژی چاکسازیان بە جۆرێک تەرحە کرد کە وەزعی هەرێمی کوردستان پاشەکشە پێ بکەن نەک لەو دۆخی کە ئێستا هەبی بەنە پێشەوە تاوان ئێمە پێتان ئەڵێمە زۆر بە سەراحەت ئەڵێن پرۆژی چاکسازی لەلایەن پارتی بە تایبەتیەوە و لایەن جەنابی سەرۆک بارزانانی نە لەبەر خاتری چاوی ئۆپۆزیسیۆن بووە نە لەبەر مەسەلەیەک ئێمە خۆمان باوەڕمان پێێتی چکە پێمان وایە خەڵک لە پرۆسی دیموکراسی هەمیشە خواستەکانی ئەچێتە سەر بۆیە حکوومەت ئەبێ هەمیشە لەسەر ئەساسی ئەوەی داخوازیەکانی خەڵک کامەیە توانەکانی تەحقیقکردنی کامەیە چۆن نەکراوە ئێمە پێشتر هەڵمان ناوچکەم پرۆسەیەکی بەردەوامە سەروەخان ئێستش ئەیڵێن پرۆژی چاکسازی ئەوە نییە بە بڕیارێک لە پەرلەمان دەرچێ بێتە دی من یەک نمونت بۆ هێنمەوە مەسەلەی کوردکردنەوەی زۆر بە سەراحەت برادرانی ئۆپۆزیسیۆن ئەجندایەکی سیاسی دژە پارتی و یەکێتیان هەیە برادرانی ئۆپۆزیسیۆن خوازیاری گەیشتنن بە دەسەڵات بە ڕێگایەکی کورد چکە ئەوان دڵنیان لەوەی لە ڕێی سندوقەکانی دەنگدان و لە ڕێی پرۆسی دیموکراسی و ڕەنگە نتوانن بەمە بگەن ئەمەش مافێکی سروشتی تەواوی خۆیانە بەڵام ئێمە هەموو جارێگەڵین هەڵوەشانەوەی حکوومەت بێ قسەکردن بێ لەسەر بنکە فراوانکردنی ئەم حکوومەتە ئەبێ وەکو جەنابی سەرۆک بارزانی لە هەموو پەیامەکان هاوتوێتی ئەبێ لە ڕێی پرۆسی شەرعی و دەستوریەوە بێ برادرانی ئۆپۆزیسیۆن ئەوەی لە توانایان هەبوو ئەوەی کارتیانە بوو خستیانە ڕوو یەک دەنگیان بە حکوومەتی هەرێمی کوردستان نەیە داواکاری پارتی و یەکێتی لە کاتی دروستکردنی حکوومەت بۆ ئەوان ڕەفزیان کردبێن بەشێک من لەم حکوومەتە دەنگیان وەکۆڵن دەنگیان بە کابینەکە نەیە دیسان ئەمان هاتنەوە لە پەرلەمان وەکو یەکێک لە خاڵەکانی حەڤە خاڵەکەی پەرلەمان سەرۆکی حکوومەت و هەردوو وەزیرەکان وەزیری ناوخۆ پێشمەرگەشیان بان کرد لەوێش کارتی خۆیان خستەوە بۆی کە سەحبی سیقا بکەن کە تۆ بە سەحبی سیقا نەتوانی بیرروخێنی بە هەڵبژاردنیش نەتوانی لەبێتەوە ئەبێ ئەوان پشووی دیموکراسیان درێژ بێ ئێمە قسەمان لەسەر ئەوەیە چکە ئەبێ ئەبێ ئەوان زۆرینە نین ئەو پرسیارە لەوان کە بۆ زۆرینە نین لەبەرەوەی متمانێک لە خەڵکی کوردستان هەیە بە چەند لایەنێکی تر دراوە ئێمە ئەڵێن ئەبێ هەمومان احترامی ڕای خەڵکی کوردستان بگرین پشووی دیموکراسیان درێژ بێ هەمووی 2 ساڵمان لە بەردەما ماوە ئازابن زیرەک بن ڕخنەکانتان قوڵکەنەوە ئەو کەم و کوڕیانی کە ئێمە هەمانن زەقیان کەنەوە قەنەعەت بە خەڵکی کوردستان بێنن هەڵبژاردنی ئاینی دەبنەوە پیرۆستان بێ ئەو کات ئێمەش ئەبینە معارزەیەکی ئیجابی ئەو کات ئێمەش خۆمان ئامادەکەین و بەڵام بەدەر لەم ڕێساوی یاسا دیموکراسیانە داواکردنی هەڵتەکانەوە و هەڵوەشانەوەی پەرلەمان و حکوومەت و ئەوی کە ئەوان داوایان کردن بۆ خۆی جۆرێکە بەسەراحەت لە کودەتایەکی سیاسی بام بێمە سەر یەک مەوزوعی تریش ئەگەر ئیجازەم بێ پشمە ناوبڕێک و هاتینەوە باش بینەران ناوبڕێک و دەگەڕینەوە لەکە